بسم الله الرحمن الرحيم. خۆشحاڵم کە لە بەرامبەردان ڕاوەستاوم بۆ پێشکەشکردنی سیمینارێک لەسەر بابەتێکی گرنگ لە ژیانماندا کە حتمەن دێتە پێشمان. باشە، زۆرێک لە ئێمە کاتێک کامێرەیەک دێتە پێشی بەڕێز لەسەر بۆ نمونە لەسەر دایک هەندێک قسەمان بۆ بکە. دایک چی دەگەێنە لای تۆ؟ دایک شتێکی پیرۆزە، دایک باش لەژێر پێی دایکە. تەماشا دەکەی قسەی لە بۆ نایە، مشەوەش دەبی وایە هەموومان وامان لێ هاتیە. یاخود تەماشا دەکەی لە پۆلدا کاتێک مامۆستا دەڵێ وەرە ئێرە بابەتەکەمان لە بۆ پێشکەش بکە، ئەو بابەتێکەوە ئەو ڕۆژە لە بەرت کردووە. تەماشا دەکەی دێ ئێرە ڕادەوەستەی بەرامبەر خەڵکی ترسێک لە قەلبت دەنیشی. تەماشا دەکەی دەوت تێک داڵێ هەناست نایە، قسەی دەکەی کانەما گریان لە قورگتە تێک دەچی وایە. باشە، هەمان کەس ئەگەر لەگەڵ برادەرەکەی قسە بکاتن تەماشا دەکەی هیچ عیبی نییە، یعنی بە 2 سەعات قسە لۆ دەکا، قسەی جوانت لە بۆ دەکا بەبێ ئەوەی هیچ دەوی تێک بەئاڵێ. باشە، ئەو کارەکەی چییە؟ ئەوڕۆ باس لە ژیانی کەسێک دەکەین زۆر لەو جۆرەش خراپتر بووە، یعنی زۆر لەوە خراپتر بووە کەوا بەرامبەر جمهور تێک بچی. ئەسڵەن هەر نەیدەتوانێت قسە بکە، با بزانین ئەو کەسە بەکوێ دەگات. باسی ژیانی محەممەد دەکەین. محەممەد دەڵێ یەکەم شت کە بەبیرم دێ لە یادەوەریەکانی منداڵیم پۆلی 2 بوو، 2 سەرەتایی، تەمەنم 8 ساڵ بوو. دەڵێ سەرەتای قوتابخانە بوو، ڕۆژەکانی سەرەتا بوو، وانەی خوێندنەوەمان هەبوو. طبعا لە پۆلی 1 پیتەکانی خوێندی على ئەساس دەبی بتوانی بخوێنیتەوە. وتی مامۆستاکەمان هات کتابەکەی لە پێشم دانا، محەممەد ئیقڕە، محەممەد بخوێنەوە. وتی ئەمنیش دەستم بە خوێندنەوە کرد، لەسەری نووسرا بوو کتاب اللغة العربية، خوێنمەوە مامۆستایەک شەقی لە بنی گوێیدا. وتی یا وەلەد شبیک اقرأ جيدا. تيوە چتە وەکی خوێندنەوەیە، جوان بخوێنەوە. اقرأ مرة ثانية، جاری دووەم بخوێنەوە. جاری دووەم دووبارە هەوڵمدا شەقازلەی دووەمیشی خوارد. یا وەلەد اقرأ جيدا، جوان بخوێنەوە وەکی خوێندنەوەیە. وتی جاری سێەم دیسان وتی ئەتوو بەکەلێک هیچ نایە، ئەتوو نابێ هیچ، کتابەکەی هەڵگرت و هاتوو بخوێنەوە. وتی لەو ڕۆژەوە ئەمن لە بەرامبەر 2 هەڵبژاردن بوو، یەکەچیان ئاسان یەکەچیان گران. هەڵبژاردنە ئاسانەکە ئەوەیە ئەمن لە ڕەحلەی پێشەوە هەستم بچمە پشتەوە دانیشم، چیت کە مامۆستایەکانم نەمبینن، چیت کە بەشداریم پێ نەکەن، چیت کە شەرمەزار نابوو شەقازلەشم پێ ناکەوی. ئەوە ڕێگای ئاسانەکە ئەم کەس دەتوانین بیکە. ڕێگای گرانەکە چییە؟ دەچەم بالفعل خۆم فێر دەکەم، هەوڵ دەدەم، تێدەکۆشم، خۆم ماندی دەکەم، ئەو شتە نایەڵم، خۆم فێرە خوێندنەوە دەکەم. زۆر جار ئاسانترین ڕێگا باشترین ڕێگا نییە. زۆر جار ئەمەش لە ژیانماندا تووشی ئەو جۆرە شتە دەبین، یعنی هەڵبژاردنەک دێتە پێشمان، ڕێگایکی ئاسان و ڕێگایکی قورسمان لە پێشە. مەرز نییە ڕێگای ئاسانەکە ڕێگای ڕاستەکە بی. باشە محەممەد کامە ڕێگای هەڵبژار؟ ڕێگای ئاسانەکەی هەڵبژار. دەڵێ چوومە پشتەوە ڕەحلەی پێش ئاخیری کوڕەشی قەڵە و زەخمی لێبوو، لە ڕێگەی ئەوە مامۆستایەکان هیچ ئەمنیان نەدەدیت. لەو ڕۆژیەوە چیت کە ئەمن لەوانەکان بەشداریم نەکرد. لە پۆلی 2 تاوەکو 9 ئەمن بەو شێوازەم بەسەر برد. لەو ڕۆژیەوە ئەمن چیت کە قسەم هەر نەدەکرد، زۆر کەم قسەم دەکرد، تەنانەت لە ماڵێش لەگەڵ داک و بابم و برایەکانم قسەم نەدەکرد، لەبەرەوەی دەترسام قەشمەریم پێ بکەن، بەچکە من ناتوانم قسە بکەم. لەبەرەوەی کەم قسەم دەکرد دائیمەن لە ژووری خۆم چم دەکرد دەم خوێند، زۆر دەیخوێند. لۆیە لە سەفی 2 تا سەفی 9 یان یەکەمی پۆلی خۆیان بوو یان دووەمی پۆلی خۆیان بوو، لەوەندەی دەرنەدەچوو چکە زۆر دەیخوێندەوە. دەڵێ هەتا سەفی 9 ئەوا بەڕێ کرد.
لە پۆلی نۆ بووم ڕۆژێک سواری پاسی قوتابخانە بووین و دەگەڕاینەوە ماڵەوە لە ناکاو ئەوها دەستەکیان لە پشتمدا ئاوڕمدایەوە مستەفای برادەرم بوو چییە؟ مستەفا گوتی محەممەد ماشەڵات لێبی ئەتو یان یەکەمی پۆلمانی یان دووەمی پۆلمانی بەڵام بە حیاتی ئەمن نەمدیتی ئەتو جارێک لە پۆلێ هەستی و دوو قسام بکەیت جارێک نەمدیتێ مشارەکە بکەیت قسەک بکەیت لۆ قسە ناکەی دەڵێ منیش وەرەقەک و قەڵەمەکم دەرهینا نووسیم من ناتوانم قسە بکەم و ئاوا پێم پیشاندا مستەفا گوتی ئاخەر ئەگەر ئەتو نەتوانی قسە بکەی یعنی لاڵی ئەگەر لاڵیش بی لە قوتابخانەکەی مە نابی دەچێت قوتابخانەی خاوەن پێداویستە تایبەتیەکان بەڵام تو دەتوانی قسە بکەی بەس بە خۆت قسە ناکەی وتی وەرە ئەمن چارەسەری مشکلەکەی توم لایە دەتەوێت مشکلەکە چارەسەر بی؟ ئارە وەڵا لۆ نامەوێت لۆی باشتر گوتی چارەسەری مشکلەی من چییە؟ گوتی بڕۆ سبەینێ نەشڕەی ڕادیۆی بخوێنەوە طبعا لە قوتابخانەکانی دەرەوە تەواو کوڕە لە سعودیە لە قوتابخانەکانی دەرەوە ڕۆژانە بابەتێک هەیە لە بۆ هەموو تەڵەبەکان دەخیندرێتەوە لە پێش چاوی هەموو تەڵەبەکان لە سەماعی مایکرۆفۆنێک لێرە دادەندرێ تەڵەبەک دەخینتەوە وتی بڕۆ بە مامۆستای بڵێ ئەمە دەمەوێت ئەوڕۆ نەشڕەکەی بخینمەوە کێشەکە چارەسەر دەبی وتی وەڵا باشە وا دەکەم سبەی چوو بە مامۆستاکەی گوتی مامۆستا دەمەوێت ئەمن نەشڕەی ئەوڕۆ بخینمەوە گوتی ئێ باشە نەشڕەکەی دایە خیندیەوە هەر زمانی تەتەرەی دەکرد زمانی دەیگرت هەموو تەڵەبەکان 400-500 تەڵەبە قەشبەریان پێکرد هەموو پێ دەکەنین وەڵا نەشڕەکەی خیندەوە دوایە چۆ لای مستەفای گوتی وەرە هەی ماڵت کاوە نەدیوە چت لە من کرد ئەتۆ من کردە قەشمەری و تەڵەبانە ئەتو نەتگۆ مشکلەکەت چارەسەر دەبی گوتی بێگومان کێشەکەت چارەسەر دەبی بەڵام جاری یەکەم نا خوددار عەسای موسای نییە دارەشی لێ بدا و ڕاست دەریا شەق ببی وتی بڕۆ جاری دووەمیش دووبارە بکەوە کەواتە لێرە لە بۆمان بە دیار دەکەوی کەوا سەرکەوتن لە یەکەم هەنگاو بەدەست نایە دەبی ئەگەر بتەوێت لە شتێک سەرکەوتوو بی 10,000 دووبارێکەوە 20,000 دووبارە بکەوە 100,000 دووبارە بکەوە دەڵێ ڕۆژی دووەمیش نەشڕەکەم خوێندەوە بەڵام هەستم کرد ڕۆژی دووەم هەڵەکانم کەمتر بوو لە چاودوونێ ڕۆژی سێیەمیش خوێندمەوە دیسان هەڵەکانم کەمتر بووبەوە بالفعل ئەو چارەسەری مستەفا داینابوو چارەسەری حەقیقی بوو لە بۆ من لێ سەرکەوتن لە یەکەم هەنگاو بەدەست نایە زۆر جار ئەمە شتێک دێتە پێشمان دەمانەوێت فێرە شتێک بین جاری یەکەم هەوڵ دەدەین جاری یەکەم شکستمان نینە تەواو واز لەو شتەی دەینین زۆر غەڵەتە بڕۆ جاری دووەم دووبارەیکەوە جاری دەیەم بیستەم سەدەم ئەدیسۆن چەند جار ڕێگای دروستکردنی کارەبای تاقی کردەوە 1000 جار 999 جار شکستینە جاری 1000م سەرکەوتوو بوو کەواتە سەرکەوتن لە یەکەم هەنگاو بەدەست نایە پۆلی نۆی تەواو کرد محەممەد چوە ئەمریکا لە بۆ تەواوکردنی خوێندن لەوێ لە بۆ تەواوکردنی ئامادەی دەڵێ محەممەد لەوێن دەر بەیانیان دەیخوێند ئێواران دەچوو کاری کۆمیدیای دەکرد وەکو ئەو شانۆگەریانێکی ئێستاش دەکرێت بەزمی بەزمە نازانم چیە ئەو شتانە ئیتر محەممەد گوتی ئەمن مادە و خەڵکەر پێدەکەنی بە ئەمیش لەگەڵیان پێ بکەنم لە باتی ئەوەی بە من پێ بکەنین با پێکەوە پێ بکەنین بە پێکەنینیان دەینم چکە محەممەد باش بوو لە هونەری کۆمیدی لەوەی کەوا خەڵک بە پێکەنین بینی ئەوها ئامادەی تەواو کرد دەڵێ هەر فرسەتێک ڕێک بکەوە ئەمن بێمە بەرامبەر جمهور و خەڵک قسە بکەم ئەو فرسەتەم دەقۆستەوە و داهاتم قسەم دەکرد کێشەکەی چارەسەر بوو تازە دەتوانێت قسە بکە لێ هەر کەسێک گرینگە خاڵی بەهێزی خۆی بزانە خاڵی بەهێزی تو چییە هەر ئینسانێک لەمە لەو تەڵەبانەی کە لێرە دانیشتینە خاڵێکی بەهێزی هەیە شتێک ئەتو لێی باشی هیچ کەسێک بە قەدرەت و ناتوانێ بیکە بەڵام گرینگەوەی ئەو شتە بدۆزیەوە جار وایە بە خۆت نایبینیەوە بڕۆ بە کەسێک بڵێ کە شارەزایتوە بڵێ خاڵی بەهێزی من چییە بە برادەرەکەت بڵێ بە مامۆستایەکەت بڵێ بە باوکت بڵێ خاڵی بەهێزی من چییە ئەمن لە چ شتێک باشم کە خاڵی بەهێزی خۆت دیتەوە ئەو کاتە ئیشی لەسەر بکە دەڵێ بەو شێوازە ئامادەیم تەواو کرد پاشان هاتمەوە سعودیا لە ئەمریکا گەڕایەوە ئامادەی تەواو کرد هاتە سعودیا
چوە زانکۆ لە زانکۆ لە وتاردان دابڕا کە زانکۆشی تەواو کرد چوە شەریکەی ئارامکۆ لەوێن دەرئیشی دەکرد ماوەی چەند ساڵێک نزیکەی 5 ساڵ لە وتاردان یعنی لەوەی بێتە بەرامبەر خەڵکی قسە بکات دابڕا ڕۆژێک ئەو شەریکەی کەوالەی کاری دەکرد مدیرەکە گوتی محەممەد کۆمەڵک دەرچووی زانکۆمان هەیە ئی هەندەسە وەرە ئەتوم حازەڕەشیان لۆ بدە لەسەرەوەی کەوا لە پاش تەخەڕوج چ بکەن و چ نەکەن و چۆن کار بدۆزنەوە ئەو شتانە وتم باش هاتم کۆمەڵک دەرچووی زانکۆ لە پێشما دەستم بە وتاردان کرد تەمەشام کرد دیسان زمانم تێکدا ئاڵێ بەنەعلەت بی خۆ هاتەوە دیسان چێشەکە چارەسەر بوو ئێستا لۆم زمانم دیسان تێکدا ئاڵێ لێرە نوقتەکمان لەوە بە دیار دەکەوی ئەو خاڵە بەهێزەی خۆت کە هەتا ئەگەر ممارەسەی نەکەی لە دەستی دەدەی ئەتو لە شتێک باشی مەسەلەن ئێستا قورئان ئەنگۆ قورئان لەبەر دەکەن وەرە 5 جوزئی لەبەر بکە مانگەک مراجعی مەکەوە وەرەوە سەری تەمەشارەکەیان دەکە لە بیر کردیان زمان کەسێک لەمە هەمومان دەورەی زمانی ئینگلیزی دەکەین عەرەبی دەکەین وەرە ماوەک زمانەکەی بەکارمەینە دوای وەرەوە تەمەشارەکەی کۆمەڵە گوشە لە بیر کردیان کەواتە خاڵی بەهێزی خۆت پەرەی پێ بدە و هەمیشە بەردەوام بە لەسەری دەڵێ پاشەوە لە ناو شەریکەکەمان شوێنە کرا بۆ پێیان دەگوت یانەی وتاردان یعنی خەڵکدا لەوێن دەر فێرە وتاردان دەبوو فێرە لوغەی جەسەد مەسەلەن زمانی جەستە لە کاتی وتاردان دەستت چ لێ دەکەی چاوت چ لێ دەکەی نەبڕێ سەوتت چ لێ دەکەی فێرە ئەو شتانە دەکران وتارمان لە بۆ خەڵکی دەدا دەڵێ ئەمن چوومە ئەو یانەیە و بەشداریم کرد دەڵێ ڕۆژێک مدەڕیبەکەمان هات گوتی محەممەد مسابقەک هەیە لۆ بەشداری ناکەی مسابقەی چ؟ گوتی مسابقەک هەیە لەسەر ئەو یانەی چێ یەکەم بیتن لە وتاردان باش بی دەچی مسابقەی لەسەر ئاستی شارەکەی دەکا کە لەسەر ئاستی شارەکەی یەکەم بووی دەچی لەسەر ئاستی وڵاتی سعودیا ئەو جارە مسابقە دەکەی لەسەر ئاستی وڵاتی سعودیا چێ یەکەم بی دەچی لەسەر ئاستی جیهان مسابقە دەکا لەسەر ئاستی جیهانیش باشترین وتاربێژ دیاری دەکرێت دەڵێ فکرەکە زۆر خۆش بوو فکرەکی جوان بوو گوتم لۆ بەشداری ناکەم وەڵا بەشداری دەکەم دەڵێ بەشداریم کرد ساڵی یەکەم لە ساڵی 2010 پلەی دووەمی لەسەر ئاستی شارەکەی بەدەستینا فەشەلی هینە دەڵێ دانیشت بووم کاسی دووەمم لەدەست بوو کاسێکی بچووک بوو زۆر بە خەمباری مامۆستایەکەم هات گوتی ها محەممەد پیرۆزە دووەم بووی پیرۆزی چی پیرۆز ئەو کاسە گوچکۆکەیان دایتە من گوتی محەممەد ئەتو لە بۆ کاسی بەشداریت کردبوو ئەگەر لە بۆ کاسی بەشداریت کردی وەرە پێکەوە دەچینە بازاڕێ گەورەترین و جوانترین کاسر لە بۆ دەکڕم گوتی بەڵام ئەتو ئامانجت چییە لە وتاردان لۆ چ بەشداری دەکەی گوتی ئامانج وەڵا ئامانجم هیچ نییە گوتی ئاخەر محەممەد ئەوها نابیتن ئەتو ئەگەر ئامانجەکت نەبی سەرکەوتو نابی ئامانجێک لە بۆ خۆت دابنێ ئامانجت چییە لە وتاردان گوتی ئامانجم ئەوەیە ڕۆژێک دابێ بەرامبەر 1000 کەس قسە بکەم لێرە ئەمە قسە بکەم و 1000 کەس بەرامبەرم دانیشتبی گوتی ئەوە ئامانجی منە گوتی باشە محەممەد ئەگەر هاتوو ڕۆژێک ئەتوو بەرامبەر 1000 کەس قسەت کرد ئەو ئامانجەت هاتە دی واگەر هاتوو ڕۆژێک بیە پاڵەوانی جیهان باشترین وتاربێژی جیهان چ دەڵێ هەستت کو دەبی و چ دەڵێ بەرامبەر خەڵکی گوتی لەسەر وەرەقەک بینووسە بزانم چ دەڵێ ئەو کاتی دەڵێ وەرەقەکەم دەرهینا و کۆمەڵێک شتم لەسەر نووسی گوتم ئەگەر ببمە باشترین وتاربێژی جیهان ئەو قسانە دەکەم دەڵێ ساڵی دووەم بەشداری کردەوە ساڵی 2011 سەرکەوتوو نەبوو ساڵی 2012 بە هەمان شێوە سەرکەوتوو نەبوو ساڵی چوارەم ساڵی 2013 دیسان سەرکەوتوو نەبوو بەڵام هەر کۆڵی نەدا هەر بەشداری کرد ساڵی پێنجەم ساڵی 2014 هەر سەرکەوتوو نەبوو ساڵی 2015 ساڵی شەشەم پلەی دووەمی بەدەستی نا لەسەر ئاستی وڵاتی سعودیا یعنی لەسەر ئاستی شارەکەی یەکەم بوو بەڵام لەسەر مسابقەی ئاستی وڵاتەکەی دووەم بوو
بەخۆشی بەس یەکەم دەڕواتە مسابقەی جیهانی فەشەلی هینە بەڵام 2 هەفتە مابوو لەوەی مسابقەی جیهانی لە بۆ وتاربێژی دەست پێ بکە تەمەنە مسابقەیە ئێستاش هەیە ساڵانە دەکرێتەوە بە ناوی مسابقەی توست ماستەر لە بۆ وتاربێژی بە ئینگلیزیە لە ئەمریکا 2 هەفتە مابوو ئەو کەسە یەکەم ببوو لەسەر ئاستی وڵاتی سعودیا تەلەفۆنی لە بۆ کردم ئەلو سەلام عەلەیکم ئەتوو محەممەد قەحتانی دووەمی سەر ئاستی وڵاتی سعودیا بەڵێ فەرموو ئەمن هەوم گوتی ئەمن یەکەم بوومە لەسەر ئاستی وڵاتی سعودیا ناتوانم بچم بەشداری مسابقەی جیهانی بکەم لەبەرەوەی بابم عملیاتێکی قورسی هەیە ئەمش کوڕە گەورەی ماڵێمە هەر دەبی لێرە بم وتی تو دەتوانی لە جێی من بڕۆی های بڕیارێکی قورسە 2 هەفتە مایە خۆم حازر نەکردیە ئینگلیزیەکەم زۆر باش نییە گوتی 42 ساعتم دێ 2 ڕۆژ فکر دەکەمەوە و خەبەر دەدەمەوە دڵ ئەو ڕۆژی چوومەوە یانەی وتاربێژیەکەی شەریکەی خۆمان مامۆستایەکەم هات محەممەد کوی باشی باشم الحەمدوللا گوتی مشەوەش دیاری گوتی وەڵا شتەشەوە هەیە یەکەمەکە تەلەفۆنی لۆم کردێ دەڵێ وەرە جێم ئەمن ناتوانم محەممەد دەچی گوتی وەڵایی ناچم لۆ ئامادە نیمە گوتی محەممەد جاری وایە لە ژیاندا فرسەت یەک جار دێتن ئەو فرسەتە لە دەست مەدا ڕەنگە نێتەوە پێشت گوتی بڕۆ ناوی خوای لێبینە ئەمەش یارمەتی دەدەین زۆر تەشجیعی کرد مامۆستایەکەی گوتی ناوی خوای لێدەینم تەواو دەچم دەڵێ لە ماوەی 2 هەفتەی خۆم باش حازر کرد چوومە ئەمریکا و سەفەرم کرد لە بۆ مسابقەکەی تەواو مسابقە کووە لەسەر ئاستی هەر وڵاتەشی یەک کەس دەچی مەسەلەن لە عێراق یەک کەس لە سعودیا لە ئەفغانستان إلى آخره هەر وڵاتێک یەک کەسی هەیە هەمووی دەکاتە 100 کەس ئەو 100 کەسە دەکرێتە 10 بەش 10 کۆمەڵە 10 مەجموعە لەو 10 کەسە لە هەر مەجموعەک یەک کەس بەسەر دەکەوی لە بۆ مەرحەلەی نهایی لە مەرحەلەی نهایی 10 کەس دەمێنێتەوە لەو 10 کەسە یەکەم و دووەم و سێم دیاری دەکرێت دەڵێ ئەمن لە مەجموعەی سێم بووم باش خۆم حازر کردبوو بەڵام ئومێدیشی ئەوەشم نەبووکەوە سەرکەوتوو بوو هەر لەوەی بەشدارم کردبووکەوە شوێنێک یعنی نوێنەرایەتی وڵاتی سعودیا بکەم و سعودیاش نوێنەرێکی هەیە لە وتاردان لەوەی بەشدارم کردبوو ئەگەر نامن لە بۆ یەکەمی ئەو شتانە بەشداریم نەکردبوو ئەم بە خۆم 2 هەفتەیە بازا حالێتا خۆم حازر کردیان دەڵێ لە مەجموعەی سێیەم وتارەکەم پێشکەش کرد وتارەشی باش بوو وەڵا ناو خیندراوە یەکەمی هەر مەجموعەک یەکەمی کۆمەڵەی سێیەم محەممەد قەحتانی هەی فرە ملۆچە هاتووە بە زۆر بەشداریکردنی هاتووە ئێستا یەکەم بوومە لە مەجموعەی خۆم یەک مەرحەلەم مایە مەرحەلەی نهایی ئەو جاری وایە ئینسان لۆ شتێک دەچی بە تەمانیە بیکاتن بەس کە لۆی نێزیک دەبتەوە تەماحی دەیگری دەڵێ دەی باش بڕ خۆماندی دەکەم بەشکم پێی بگەم دەڵێ باش خۆم ئامادە کرد دەڵێ وەڵا مەرحەلەی کۆتایی دەستی پێکرد هەر 10 کەس لە ژوورێک دانیشت بووین ناومان دەخیندراوە و دەچوین سیمینارەکەمان پێشکەش دەکرد دەڵێ قورعە کرا چێ یەکەم کەس بچی ناوی من 10ەم کەس دەرچوو ئاخر کەس دەڵێ یەکەم کەس چوو وتارێکی پێشکەش کرد وتارێکی زۆر سەرنجڕاکێش وتکاتەوە گوتم بە قورعان یەکەممان ڕۆی دەی بەشکم دووەم بین دەڵێ دووەم کەس ڕۆیشت وتارێکی پێشکەش کرد وتار لە یەکەم باشتر بوو دووەمیش ڕۆی دەی سێمیش هەر باشە شتەش وەردەگرم سێم کەس ڕۆیی وتارێکی پێشکەش کرد دووەکەی دیینە دەگەیشتە نیوەی وی سێمیش ڕۆی چارەم پێنجەم شەشەم ئاخیری دەڵێ ئەوەی دەڕۆیش لە پێشە خۆی باشتر بوو ئاخر هیچ ئومێدم نما دەڵێ سڕای من هات محەممەد قەحتانی بابێ وتارەکەی پێشکەش بکە دەڵێ فکرم کردەوە پاشە خۆم لە یەکەمی نهاتبووم لەوەی هاتبووم بەشداری بکەم دەڵێ کە چووم پێشە وتارەکە پێشکەش بکەم لە پێشکەشکارەکەم پرسی چەند کەس لێرە دانیشتێ جمهور گوتی 3500 کەس لێرە دانیشتێ
باشە خەونەکەیوی چ بوو؟ ئامانجەکەیوی 1000 کەس. ئێستا چەندیشی زیادە؟ 2500 زیادە. نیعمەتە خەونەکەی من هاتە دی تەواو. ئیتر یەکەم دەبم یەکەم نابم کەیفی خۆیتی. گرنگەوەیە بەشداریم کردیە و نوێنەری وڵاتی سعودیانمە و گەیشتمە نیایی خەونەکەشم هاتە دی تەواو هیچ کەم ناوێت. چوو وتارەکەی پێشکەش کرد. ئەوجە با گوێ لە وتارەکەی ڕابگرین. بە ئینگلیزیە بەڵام ژێرنووسی کوردیە دەتوان ژێرنووسەکەی بخوێننەوە. What? All you all think smoking kills? Let me tell you something. Do you know that the amount of people dying from diabetes are 3 times as many people dying from smoking? Yet if I pulled a Snicker bar, nobody will say anything. Do you know that the leading cause of lung cancer is not actually a cigarette? It's your DNA. You could smoke for years and nothing will ever happen to you. This whole war against smoking is just to restrict the farming of tobacco. Mr. Council Chair, fellow Toastmasters and guests, I use these arguments, even though I just made them up, with a group of my friends. And the results, 5 of them believed what I said. 2 of them started smoking. Words, when said and articulated in the right way, can change someone's mind. They can alter someone's belief. You have the power to bring someone from the slums of life and make a successful person out of them. Or destroy someone's happiness using only your words. Does that seem a bit too good to be true? A simple choice of word can make a difference between someone accepting or denying your message. You can have a very beautiful thing to say, but say it in the wrong words and phew, it's gone. I have a son who's 4. And he had this bad habit of writing on the walls with crayons. And one evening I walked into his room and he's going at it, just writing and drawing and so on. And I said, hey, 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 hey. Are you stupid? Don't you ever do that again. And guess what happened? He did it again. Nobody likes to be threatened. Nobody likes to be intimidated. His pride would not allow it. He did it again just to spite me. A week later, I walked into his room and again, he's going at it. And this time, he was even looking at me just. I came down and I said, sweetie, come here. Don't do that. You're a big boy now. And he never did it again. Because his pride wants him to be the big boy. Have you ever wondered why nobody cares about global warming, even though it's a very serious issue? It could kill all of us. Because when you go home and you flip on the TV and you see a scientist trying to talk about global warming, it goes something like this. Ladies and gentlemen, as you can see from the graphs here, the statistics for 2014, it shows the water level is rising. This table shows that the monodioxide level on the 3rd ozone layer is in a very alarming position. The message never get across. But most importantly, if you are a person who's a role model, if you're a person who's been admired
anything you say could be believed. Anything you utter could be taken as truth. My friend Nasser, he loved his father, idealized his father. He would do anything to make him happy. But his father was the kind of person who's not easy to impress. And year after year, Nasser tried, and his father was like, yeah. First year in college, Nasser got straight A's. And he thought to himself, this is it. This what will finally make my dad proud. He picked up the phone. He called his dad. Dad, I got straight A's. Are you proud? Please tell me you're proud, Father. Yeah, listen, son, I'll have to call you back. I'm busy. I'm busy was the single sentence that broke the camel's back. And he started drinking, doing drugs, hanging out with the wrong crowd. Nasser, why? Why are you throwing your life away? If the one person in the world that I care about the most doesn't care, then why should I? And one evening I got the phone call. Nasser's in the emergency room, drug overdose. I rushed to that hospital. I saw him on that bed, and I saw that machine go beep, beep, beep. And I saw doctors try to bring him back to life. Clear! 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 It's clear that a single word could have saved this life. Words have power. Words are power. Words could be your power. You can change a life, inspire a nation, and make this world a beautiful place. Isn't that what we all wanted? Isn't that why we are all in this hall? Your mouth can spit venom, or it can mend a broken soul. Ladies and gentlemen, let that be our goal. Count us, sir. وداركتان دي طبعا ودارتي بقوة بواء حق خويتي ببتيكك لم نفسه كان لو كوايا كان بيلسر آستي زيان لو تار بيجي دلای وتارەکەم پێشکەش کردو چوومەوە ژووری ئەو شوێنێکەوە لە بۆمانەدا نابوو لە بۆ پێش بڕچێ کارەکان دەڵێ کاتی ناوخوێندنەوە هات چێ یەکەم و دووەم و سێم بووە دەڵێ هەمووی دەستی لەسەر دڵی بوو دوعای دەکرد ئەدیە من چەم دەکرد دەڵێ ئەمن لەسەر مێزەکەم دانیشت بووم ئەتاریم دەکرد لۆ برۆ من قەناعەتم نەدەکرد ئاخیرەمیش بم ئایوە هەیە دەڵێ بەتەنێ مسابقەی بکات دووەم دەبی دەڵێ مش قەناعەتم نەدەکرد ئاخیرەمیش بم لۆ جێم لێ نەبوو ناوی چێ دەخیندرێتەوە دەڵێ ناوی سێم خیندرایەوە عادەتەن لە سێم دووەم یەکەمەوە پێدادێ سێم خیندرایەوە سێم ڕۆیی دووەم خیندرایەوە دووەمیش ڕۆیی ئێستاش کاتی ئەوەیە باشترین وتاربێژی جیهانتان پێ بناسین بەڕێزان باشترین وتاربێژی جیهان یەکەم محەممەد قەحتانی با بفەرمێ دەڵێ کە ناوم خیندراوە زۆر عەجیبم پێ باوەڕم نەدەکرد ئەمن لۆ چ هاتووم ئێستا بوومە باشترین وتاربێژی جیهان ئینسانێک لە عەرەبێک لە سعودیای بۆ یەکەم جار موسڵمانێک یەکەم بۆ لەسەر ئاستی جیهان لەسەر لە بۆ وتاربێژی دەڵێ هەن ئەنتیکە چوومە سەر ستێژی خەڵاتەکەی وەرگرم وەکو شێ دوا بوو دەڵێ کە چوومە سەر ستێژی خەڵاتەکەم وەرگرت گوتی پێشکەشکارەکە گوتی محەممەد قەحتانی وتەیەکی کورتمان پێشکەش بکە چونکە عادەتی مسابقەکەی وایە ئەو کەسە یەکەم دەبی کە خەڵاتەکەی وەردەگری قسەک لە بۆ جمهور دەکا دەڵێ فەرموو قسەی کورتمان لۆ بکە وتی چوومە سەر ئەو شوێنێکەوە مایکرۆفۆنەکەی لێبوو قسەی بکەم لە بۆ خەڵکی
وتی ڕاستی هیچم پێ نییە بۆ گوتن هیچم حازر نەکردووە لەبەرەوەی هەر لە سعودیاوە کە هاتم ئەمە قەناعەتم وا نەبووکەوە بگەمە شوێنێکی وایەکەم بم و قسەک ئامادە بکەم لە بۆ خەڵکی هەر لە بۆ بەشداریکردن هاتبووم دەڵێ بەڵام قسەکتان لۆ دەکەم کاتی خۆی مامۆستاکەم گوتی ئەگەر بوویە باشتری وتاربێژی جیهان یەکەم بووی چی بە خەڵکی دەڵێ ئەو قسەی کە لەسەر وەرەقەکەی نووسی دەڵێ ئەو قسەی کرد وتی ئەو کاسەی کەوا لێرەیە ئەوە پێناسەی مستەحیلە یعنی ئەگەر شتێک هەبی مستەحیل بی ئەو کاسەیە ڕۆژێک لە ڕۆژان ئەو کاسە مستەحیل بوو لە بۆ من ئەمن هەر فکریشم لێ نەکردبەوە ئێستا تەمەشا دەکەن ئەمن خاوەنی ئەو کاسەمە ئەوە مستەحیلە کەواتە هەر شتێک لە ژیانتدا دەتەوێت بیکەی پێت وایە مستەحیلە تەمەشا من بکە بڵێ محەممەد قەحتانی توانی ئەو کاسەی بەدەست بینی ئەمنیش دەتوانم ئەو کارە بکەم هیچ شتێک لە ژیاندا مستەحیل نییە هەر شتێک ویستت بیکەی دەتوانی بیکەی بەڵام کارکردن و جهد و ئیسراری دەوێت دەڵێ لە دوای ئەوە کاسەکەی دەستیتی طبعا لەو ڕسمی دیارە کاسی یەکەم دەڵێ لە دوای ئەوە طبعا یەکەم بووە لەسەر ستێژی دێتە خوارێ خەڵک هەموو خواخواتی ڕسمی لەگە بگری ئیمزایەشی لۆ بکە یەکەم شت کەناڵەکان دێنە پێشی دەڵێ هەر کە هاتمە خوارێ کەناڵە گەورە زەخمەکان BBC و نازانم چی و ئەوانەی ئەمریکا و بەریتانیا و هەمووی هاتە پێشم و هەمویان یەک پرسیاریان دەکرد مستەر قەحتانی what is the next هەنگاوی داهاتوو چییە کاری داهاتوو چییە what is the next I don't know what is the next نازانم بەڕاستی نازانم هەنگاوی داهاتووم چییە هەم ئەسڵەن لۆ ئێرە نهاتووم لە بۆ شتێ ئێستا کوو بزانم هەنگاوی داهاتووم چییە هەر ئەو هاوڵامم داوەکەوە نازانم هەنگاوی داهاتوو چییە دەڵێ لەو قاعەی کە لێی بووین چوینە قاعەکی دیکە لە بۆ پێشوازیکردنی جمهوری دەڵێ لەوێندەر ئەوەی دەهات ئیمزایەکم لۆ بکە ئەوەی داهات ڕسمەکەم لەگە بگرە زۆر خۆشە کە ئیمزای لەو خەڵکی دەکەی یان مهم دەبی خەڵک دێ ڕسمی لەگە دەگری دەڵێ شتێک عوجبە گرتمی دەڵێ لە بینی ئەو هەموو خەڵکەی پیرێژنەک هات خۆی لە تەمەنی 56 ساڵی دەدا گوتی زۆر سپاس دەکەم من نهاتیمە نەوێنە لەگەڵ بگرم نە ئیمزاشم لە بۆ بکەیت تەنها هاتیمە سوپاست بکەم چونکە ئەوەی ئەو ڕۆئەتوو ئیلقاءت کرد پێشکەشت کرد ڕەنگە ژیانی من بە تەواوەتی بگۆڕی دەڵێ ئەوەندەی گوت و ڕۆیشت دەڵێ کاتێک ئەو قسەی کرد زانیم what is the next زانیم هەنگاوی داهاتووم چییە هەنگاوی داهاتووی چییە هەنگاوی داهاتووی دەڵێ هەنگاوی داهاتووم ئەوەیە پاش 10 ساڵی دیکە پاش 11 ساڵی دیکە لە بەرامبەر تەلەڤیزیۆنی دابنیشم کۆنتڕۆڵەکەم لەدەست بگرم و قەناتەکان بگۆڕم لە هەواڵەکان بێتە پێش چاوم بڵێ فلان کەس ژیانی گۆڕا بەهۆی محەممەد قەحتانیەوە فلان کەس شتێکی بەدەستینا بەهۆی وتارێکی محەممەد قەحتانیەوە فلان کەس گوێ لە وتارێکی محەممەد قەحتانی ڕاگرت ئیبداعی کرد دەڵێ ئەو هەنگاوی داهاتووی منە دەڵێ ژیانت بکە پەیامێک ژیان بکە پەیامێک ژیان باشتێکی تێدابی لە بۆ خەڵکی با خەڵکێک ئیسفادەت لێ بکە چەند کەس لە ئێمە هەیەکەوە لێرە لەو قاعەیەکەوە ئێستا دانیشتینە چەند کەس هەیە 15 ساڵی کە تەمەشای بکەین بڵێن بەهۆی فلان کەس ژیانی کەسە گۆڕا کەس هەیە لێرە ئەوهابی ئەگەر کەسێک هەیە با دەستی بڵنکە کەس هەیە بتوانی ژیانی کەسێک بگۆڕی کەس نایەوێ ئەوەتە دەستێک بڵم بۆوە تا دەست خۆش بی کەواتە هەمومان کاتێک ئەو دنیای بەجێ دێڵێن طبعا عمری هەمومان مەحدودە و سنووردارە هەمومان ڕۆژێک دادێ دەبی ئەو دنیای بەجێ بێڵێن لە پاش مردنت سێ کاردانەوە دەبی کاتێک ناوت دێتن کە دەڵێن بۆ منە دەڵێن کاک ئیبراهیم کاک ئەحمەد کاک محەممەد کاک عەلی خەڵکەکە سێ کاردانەوەی دەبی یانەوەتە دەڵێ الحەمدولله لە کۆڵمان بووە بەخوا بێتام بوو بەخوا ئیزعاز بوو بەخوا بێکەلک بوو یان ئەوها دەڵێن یاخود دەڵێن کەسێک بوو هاتوو ڕۆی هیچی لەسەر ئەو ژیانە زیاد نەکرد باسی چی بکەن هیچ داهێنانێک هیچ شتێکی نییە یعنی باسی چی بکەن هیچ یاخود
دەڵێن لا حول ولا قوة إلا بالله بەڕاستی جێی دیارە بەڕاستی ئینسانێکی مهم بوو بەڕاستی شوێنێکی چۆڵ کرد ئێستا ئەگەر ئەو لێرە بووە ئەو های دەکرد ئێستا ئەگەر لێرە بووە بەو شێوازەی دەکرد ئەو سوودەی دەبوو بزانە شوێنی ها بزانە ئەو لەو شوێنە نیە ئەو پرۆژەیە چەند بە ئیهمالی دەڕوا ئایا ئێستا بڕیار بدە بە خۆت بڕیار بدە کاتێک لەو دنیاە نامێنی و ناوت دێتن حەز دەکەی خەڵک چ کاردانەوە چێبی ئایا کاردانەوەی یەکەمی هەبی یان دووەم یان سێیەم هەمومان حەزمان لە سێیەمە وایە ئەدیەوە بە چ بەدی دێتن بە کارکردن لە کۆتاییدا یەک بەیتە شعر هەیە کە ئەمن وەکو شیعارێک لە ژیانی خۆم بەکاری دێنم ئەو بەیتە شعرە زۆر دووبارە دەکەمەوە ئەبوو فیراسی حەمدانی دەڵێ هو الموت فاختر ما علا لك ذكره فلم يمت الإنسان ما حي الذكر دەزان معنای چییە؟ دەڵێ هو الموت ئەو مردنە هەر پێی دەگەی چێوە دەڕۆی 1000 ساڵ بژی هەر دەمری بەڵام تا لەو ژیانە ماوی فاختر ما علا لك ذكره شتێک هەڵبژێرە کە ناوت بەرز دەکاتەوە کارێک بکە کە سبەی لە دوای مردنت ناوت بەرز بکاتەوە لۆ چونکە لەم يموت الإنسان ما حي الذكر ئینسان تا ئەو کاتەی ناوی بەرزبی ناوی بێتن نەمردیە ئەگەر چی بەجەستەش مردبی لە مێژوودا چەندین کەسمان هەیە تا ئێستاش ناویان دێ هەرچەندە بەجەستە مردینە کەواتە لۆ خۆت هەڵبژێرە ئایا دەتەوێت پاش مردنت هەر ناوەک بێ و بڕۆی یاخود دەتەوێت ناوت بە زیندوی بمینێتەوە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم سپاس بۆ جۆراگرتن زۆر سپاسان دەکەم